فستیڤالی دەواازەی سلێمانی یەکێک لەو فستیڤالانەیە کە بە خۆشحاڵی و لە ئێستا لە شاری سلێمانی و لە نێو ماژدی مۆڵاو لە دەواازەی شارەوە دەستی کردو بەکار و چالاکیەکانی ئەمڕۆ سێ ڕۆژە بە بەردەوامی لە نێو ماژدی مۆڵی شاری سلێمانی فستیڤالی دەواازەی سلێمانی بەردەوامی هەیە لە نێو فستیڤالەکە چەندین چالاکی جۆرا و جۆر بە ئەنجامەگەێنرێت و هەروە چەندین گۆرانی و موزیک و با بڵم چالاکی هوەری بە شێوەیەکی گشتی بە بەردەوامی لە نێو فستیڤالەکەیە هەیە و لەگەڵەوە شابینین کە چەندین خواردنی جیاواز پێشکەش بە میوانان و کەساناکرێت کە سەردانی چالاکی و فستیڤالەکەکەن دیارە بە ئەنجام گەیاندنی ئەم فستیڤالەوە بە تایبەتیش لە نێو دەواازەی شارە ئامانج لێی ڕاکێشانی گەشتیارانە و هەروە بژانەوەی کەرتی ئابوووریە بە شێوەیەکی گشتی و هەر ئەو کەسانی کە خۆیان خەڵکی شاری سلێمانیشن یاخود لە شار و شارچکەکانی ترەوە سەردانی ئەم فستیڤاڵە کە نەتوانن ئاشنا بن بە بەشێک لەو با بڵێم مارکە و بابەتانی کە لە نێو فستیڤالەکە نمایش کراون چەندین خواردنی جۆرا و جۆری لێ بە تایبەتیش خواردنی کوردەواری واروەها بازارکردنێکی شە بۆ کەسانێک کە کاری دەستیان هەیە لەوێ توانیویانە کە کارەکانیان نمایش بکەن و بتوانن هەلێکی کار و دەستی کاریش بێت بۆ بەشێک لە گەنجانی شار و لەگەڵ شاتوانن چەندین خواردنی جۆرا و جۆرە و ئاماژەم پێ کرد تاقی بکەنەوە و چێژێکی تایبەت لەو چالاکیانەی کە لەسەر ئەوستەیجەی کە لە دەستگای میدیای کورساتەوە ئامادە کراوە گوێ لە چەندین گۆرانی بگرن دیارە تەواوی فستیڤالەکە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بەڕێواچێت و ئێستا هاوکارم سۆنیا لە نێو ماژدی مۆڵەوە ئەگەر گوێبیستی من بێت ئەچینە لای سۆنیا بزانین چالاکیەکان چین ئەمڕۆ و کێنە و کەسانی کە سەردانی چالاکی فستیڤالەکەشیان کردو سۆنیا گوێبیستی منی؟ بەڵێ سلااوان لێبێ ئێوارەتان باش ئێمە وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردووجەم فستیڤاڵی دەواازەی شاری سلێمانی دەستی بەکار و چالاکیەکانی خۆی کرد بێگومانم فستیڤاڵە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتم وەکو دەبینین هاوڵاتیانێکی زۆر لە پشتی منەوەن کە بە جۆش و خرۆشەوە ڕویان کردوتە فستیڤاڵی دەواازەی سلێمانی فستیڤالەکە ڕاستەوەی کەشەکەش زۆر ساردە لە ئێستا لێرە بەڵام هاوڵاتیان بە گەرموگوڕێکی زۆرەوە کۆزانین بەرەو کۆتا ڕۆژەکانی ساڵ ئەڕۆین و ئەوەی نەماوە کە بێتە ساڵێکی نوێ لەبەرەوە هاوڵاتیان لە هەموو چین و توێژە جیاوازەکان بگرە هاوڵاتیان کە ئەو هاوڵاتیانەشی بیانیشن کە لە دەرەوەی کوردستانەوە ڕویان کردوتە شاری سلێمانی هاتوونەتە ئێرە و سەردانی ئێرەیان کردووە هەر ڕۆژە و لە نێو پەیرە و پرۆگرامەکانی فستیڤاڵە کۆمەڵێ چالاکی جیاواز بوونی هەیە من بۆ ئەمڕۆ بۆ چالاکیەکانی ئەمڕۆ بۆی زانیاری زیاتر وەرگرین دەربارەی فستیڤاڵەکە بەڕێز ڕێژوان مەریوانم لەگەڵایە کە بەڕێزیان سەرپەرشتیار و ئامادەکاری فستیڤاڵەکەن سڵاو لێبێ ئەم کاتە باش کاک ڕێژوان کەشەکەشی ساردەوە نیە شێکی ساردە بەڵام گەرم و گوڕی خەڵکەکە ساردیەکەی نێشتوە لێرە کاک ڕێژوان پێمان بڵێ چالاکیەکانی ئەمڕۆ چی لە خۆ دەگرێت و پێمان بڵێ ڕێژەی ئامادەبووان چۆنە لە فستیڤاڵەکە بەڵێ ئەمڕۆ ڕۆژی سێمی فستیڤاڵەکەمانە ئەمڕۆ چالاکیەکانمان هەمە چەشنن لە ئێستادا هەموو سەریکات ژمێرێک گروپی کارکتەرەکانمان هەیە کە کۆمەڵە کارکتەرن پاپاین دێنە لاو ئەسترعازی خۆیان و چالاکیەکانیان پێشکەش دەکەن هەروەها گروپێکی میوزیکی زۆر تایبەت و نایابمان هەیە وەرنسبی گوێگر بن لێرە ئەوانی نەهاتومان لە ئێستاەوە بێن گوێگر بن لێرە هەروەها بێتەوانەیە کۆمەڵک چارەکی ترمان هەیە وەکو کاری سحری تەڕدەستی پێ وەکو تەڕدەستیە چالاکیەوەمان هەیە بابە نوێلمان هەیە دیاری تایبەتمان بۆ مناڵان هەیە پێمان بڵێ بە درێژایی فستیڤاڵەکە و بەرنامی فستیڤاڵەکە کۆمەڵێک پێما بێ هونەرمەندان میوانداری کردووە کە بەژاری فستیڤاڵەکەکەن دیارترین و هونەرمەندانە کێن لە شەوی سی مانگدا بە خۆشحاڵیەوە کاکبێژن جەزامان لەگەڵا بێت ئێستا حالەن کاک کۆشەن بورهانمان لەگەڵایە شەوانی پێشتریش چەند هونەرمەندێکی ترمان لەگەڵا بۆ گروپی یانزە پرۆجێک بە خۆشحاڵیەوە کە جوانترین نمایشیان هەبوو و نمایشی تریشیان دەبێت لە داهاتوودا دەستەکانە خۆش بێت کاتە لێرە وەکو یەکێک لە ئامادەکارەکانی فستیڤاڵەکە و پامی تۆ چییە بۆ بینەرانمان و بۆ هەڵاتیانەی تاوکو ئێستا سەردانی فستیڤاڵەکەیان نەکردووە
من ئێستا بۆ لێرە قەڕەباڵێکی زۆر هەیە داوا لە هەموو هاونیشتمانیانی هەرێمی کوردستانەکەم شاری سلێمانی بە تایبەتی بێن سەردانکەن بێن جیاوازیەکە ببینن جیاوازیەکانمان ببینن لەگەڵ کۆم و فیستیڤاڵەکانی ساڵانی پێشکە کراوە بێن لێرە چێژێکی خۆش ببینن کۆتا دەرفەتە کۆتا هەفتەی ساڵە بێن کاتی پشوو بێن لێرە پشۆکانیان بەسەر بەرن کاتێکی چێژبەخش و دوورکەونەوە لە هەموو ڕۆتیناتێک. دەستەکانی خۆش بێت کاگرە ژوان زۆر سپاس ئەزان مەسە سەرقاڵی ئەتوانیم بچیتەوە بەلای ئامادەکارەکانی خۆتانە منەمە یەک شتی تر ئاشکرا بکەم وەکو دەزانین ستەیجێک لەولا هەیە لەو سەری منەوە هەیە گەر وێنەکان ببینن لە ڕێگەی کامێرەکانی دیکەمانەوارێ ئەمڕۆ هونەرمەند ڤالان کەمال لێرەیە لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ کۆمەڵە میوزیسیانی دیکەدا چەندین گۆرانی تایبەت و ناوازەی بۆ ئامادەبوانی فیستیڤاڵی دەروازی سلێمانی ئامادە کردووە بە درێژایی ئەو گۆڕەپانەی کە لە بەردەم ماجدیمۆڵی شاری سلێمانی هەیە چەندین کۆشکی جیاواز ئامادە کراوە کە کۆشکەکان خۆی دەبینێتەوە لە خواردن کاری دەستی کە لە نێویشاندا خواردنە فاست فودەکان شیرینی چەندین قاوەی جیاواز لەگەڵ ئەوەشدا خواردنە کوردەوارەکانیش بەبەش دیان لە نێو ئەم فیستیڤاڵەدا یەکێک لەو شوێنانەی کە لێرە کۆشکیان هەیە و لێرە ئامادەییان هەیە سلااوتان لەبێ سلااوتان لێبێ ئەم کاتتان باش من یەکێک لەو شێفانە دوێنم کە لە پرۆگرامی سێوی سەوز لەگەڵمانە بوو سلااو لێبێ کاگالی حاڵە چۆنە تەندروستیتەوە یاخوا بڵێ لە فیستیڤاڵی دەروازی سلێمانی بەشداریتان کردو بە چ بابەتێک بەشداری ئێمە وەکو براندی کیتۆ بیکەری بەشداریمان کردو لە فیستیڤاڵی دەروازەی سلێمانی لە ماجدیمۆڵ بابەتەکانی ئێمە هەمووی بێشەکرا و پێکاتی ئاردی باەم بەکارهێنین واتە ئێمە گەنم و جۆ و شەکر بەکار نایێنین ئێمە دژە شەکرین بەرهەمەکان ئێمە بۆ کەسانەیە کە سەرەتا کیتۆکەن دواتر نەخۆشی شەکرە شێرپەنجە کانسەر هەستیاری گلوتین یاخود لاکتۆز ئەم بابەتانە توانن سوودمەند بن لای ئێمە کاگالی دەرفەتە پێت بڵام چەندین ڕێنمایی باشە پێشکەشکەین لە بەرنامەی سێوی سەوزەوە پێمان بڵێیت کە هاوڵاتیان تا چەند هۆشیاریەوان هەیە لە ئێستاە کە ئەم جۆرە خواردن و شیرینانە بخۆن وڵای خەڵکی لە ئێستاە لەخوا بە زیابێت زۆر وشیارە و لە ئەلحەمدولیلا لەم فیستیڤاڵەیە لەخوا بە زیابێت خەڵکێکی زۆر هێت بۆ ئێرە ئەمەە ئەوانەی کە با بڵێ مشتری خۆمانن خەڵکی ئێرە کە هاتۆتە ناو ماجدیمۆڵەوە بابەتەکانی ئێمە بینیوە تاقی کردوێتەوە زۆر زۆری بەدڵ بووە ئەو بۆ ئێمە زۆر زۆر شتێکی دڵخۆشکارە خۆش بێ زۆر سپاس بێگومان شیرینی و جۆرەکانی شیرینیش بەشێکن لەو تایبەتمەندیانەی کە لەم فیستیڤاڵە بە هەموو شێوازەکانیەوە نمایش کراون و لێرە بۆ هاوڵاتیان دانراون بێگومانیش لەنەوە فیستیڤاڵەکە ئەوە ڕەچاو کراوە کە گەرمکەرەوەیەک دابنێن بۆ فیستیڤاڵەکە کە بتوانن هاوڵاتیان هەم چێژێک وەرگرن هەم خواردنەکان تاقی بکەنەوە هەمیش بتوانن کە خۆیان گەرمکەنەوە چکە بڕاستی لە ئێستا کە شەکەی زۆر زۆر ساردا هاوڵاتیانێکی زۆر لێرن و سەردانی ئێرەیان کردووە تاواکو بتوانن خواردنەکانی ئێرە تاقی بکەنەوەنە سڵاو لێ بێگوڵی جوان هاتی بۆی سڵاوتان لێبێ باش ئەم کاتی تۆ باش پێمان بڵێ ڕایتۆکو هاوڵاتێک لەسەر ئەم فیستیڤاڵە چییە؟ وڵی بەڕاستی شتێکی زۆر زۆر چاکە و شتێکی زۆر خۆشە بەرچاوی خەڵک ڕوونترەکاتەوە لە شتەکانی ناو شارە حیاتەکەی خۆمانە و هەروەها هیوادارم بە بۆنەوە موچەش زوودا باش بگرێ بۆی خەڵک زیاتر بتوانێت بێ کۆزین چەند ڕۆژەکەم فیستیڤاڵە دەستی بەکار و چالاکەن تۆ ئەمڕۆ یەکەم ڕۆژە سەردانی فیستیڤاڵەکە بکەین بەڵێ یەکەم ڕۆژمە بێم و بە شتێکی زۆر باش و شتێکی زۆر پرفێکتی ئەزانم بۆ شاری سلێمانی لەوتی هاتوویتە دەنێو فیستیڤاڵەکە ئەو بەبتانە چی بکە تۆ تاقی کردێتەوە چی سەرنجی توی ڕاکێشاوە بڕواکە جارە زۆرم برسیە نانم نەخواردووە ئێتر ئەسە بەتەمام دەست پێگەنی ئینشەڵڵا ژمارەیەکی زۆر لە کۆشک و خواردن و براندە جیاوازەکان لێرن بەتەمای چی تاقی کردەوە حەز لە فاسوودە خواردنی کوردەواری هیوایەتم خواردنی کوردەواریەمە خۆدا ناو برنج و فاسۆلێ و مریشکەکە بخۆیت بەس ئێستا حالیان ستێکمان داوا کردووە تاقیەکەینەوەی تر بزانین دوایە چی کەشمان حەز لێ بوو ئینشەڵڵا ئەگەر تۆش پێ خۆش بوو میوانی ئێمە بە زۆر سپاس دەکەم ئەتوانن چێشت لە کاتەکانی خۆتان وەرگن ژمارەی زۆر هاوڵاتی لێرن
کە لێرە خواردنی جیاواز تاقیەکەنەوانێ کە بتوانن هەموو براندە جیاوازەکان تاقیکەنەوە. هیوای تا بوو پێش ڕاستەوخۆکەمان لەگەڵ چەند هاوڵاتیەک من گفتوگۆم کرد. گفتوگۆکە ئەوە بووتیان ئێمە لێک شوێن ینی بە تەواوی گەدەی خۆمانان ناخۆین بۆ ئەوی بتوانین چەند خواردنێکی دیکەش لە نێو فیستیڤالەکە تاقی بکەینەوە. بێگومان منەمەوێت شەکانی دیکەتان بۆ بگوازمەوە تاوەکو بتوانین بەشێک لە لێدوانی هاوڵاتیان هەروەها ئەو شوێنانەی کە لێرەن ئێمە بزانین ئەو بەشانە چین. یەکێکیش لەو شوێنانەی کە لێرە لە فیستیڤالەکە بەشدارە جان کۆفەیە کە لێرە هاوڵاتیان لەم کەشە ساردەیە دەیانەوێت کۆفیەکی خۆش بە دڵی خۆیان تاقی بکەنەوە. ئێستێمە دەمانەوێت بینە لای کاکە ئەسکەندەر بەشێکی ڕاستەخۆ لەگەڵتین. سڵاو لەوێ چۆنی کاکە ئەسکەندەر؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە کورساتی خۆشەویست. پێمان بڵێ فیستیڤاڵ و بەرەوسەری ساڵ و کەشێکی سارد و قاوەکانی تۆ چ پێناسەیەکی دەکرێت؟ وەڵاهی هەر خۆی جەوەکە جەوێکی سەری ساڵە و کرسمسە و ئەم پێش ئەم ئیڤێنتە جوانە کراوە لە شاری سلێمانیە و داواکارم لە خەڵکی شار کە بۆ پشتگیریکردنی ئەم جۆرە ئیشانە و ئەم جۆرە بزنسا خۆماڵیانە سەردانی ئەم بازاڕە بکەن و هیوادارم کورسات هەمیشە پێشەنگ بۆ لە سپۆنسەرکردنی ئەم فیستیڤاڵە جوانانەیە. هیوادارم بەردەوام بن لەوە و هیوادارم بۆ هەموو مەوسمەکان ینی هەموو وەرزەکان ئەمە بکرێت بۆ بەهار و بۆ پاییز و بۆ زستان و بە هیوادارم ئەو خەڵکێکەیە بۆ ئێرە چێژ ببینێ و لە کەم و کوڕیمان ببوورن ئەگەر هاتن زۆر قەڵەباڵغیمان لەسەر بوو ماشەڵڵا خەڵکێکی زۆری لێ بەڵام ئێوە ژوەرن. ئەسکەندەر من ئەمەوێت پرسیاری ئەم ئامێرە لە تۆ بکەم. ئەم ئامێرەی کە لێرەیە دانراوەکو دەبینین ژمارەیەک لە قاوەی تێدایە. ئەم تایبەتمەندی ئەم ئامێرە لە چیە و چ جۆرە قاوەیەکی تێدایە؟ ئەم قاوەیە قاوەی ڕۆبستایە کە ئێمە بەکاری ئەهێنین بۆ دروستکردنی قاوە. هەر لێرە ئەی برژێنین و لێرەش ئەی هاڕین و دەست بەجێ قاوەکانی پێ دروستەکەین. ینی قاوەیەکی فرێش و تازە کە خۆی ئەم قاوە سەوزەیە بکرێرەوە. داوای لێبوردنەکەی ئێستا کاکە ئەسکەندەر پیشانمانەیە قاوەکەم زین چ جۆرە قاوەیەکە و بەم ئامێرە؟ ئەم قاوە سەوزەیە لە دوای برژاندنی و لە دوای پاکردنەوەی ئەچێتە گراینەرەکە و لەیۆ ئەی هاڕین و قاوەی باشی پێ دروستەکەین بۆ ئەو میوانانی کە سەردانمانەکەن. کاکە ئەسکەندەر ئەو قاوەیی پیشان نین لێرەشا قاوەکە بەم شێوەیە لە ڕێگەی ئەم ئامێرەوە دەبرژێنرێت و هاوڵاتیان دەتوانن چەند جۆرێکی جیاواز بێجگە لەمە چەند جۆرێکی جیاواز قاوە لێرە بەردەستە هاوڵاتیان دەتوانن تاقی بکەنەوە. لێرەش بەشێکی دیکەیە لەو کۆشکانەی کە کۆمەڵێک بابەتی جیاواز بەشدارین. سڵاو لەبێ خاتون. باشی گیانەکەم سڵاو لە تۆش. پێمان بڵێ ئەم خواردنانەی ئێوە بریتین لە چین و تا چەند میدیایە گوێچکە ماسی پێڵێن چی کوفتەشمانەیەوە تە کوفتەی خاوە ویان لەگەڵ کاهوڕ و بەهە ناڕەخرێ مانش هە لە باکووری کوردستانەوە دروستە بێت لێوێ هاتن. پێمان بڵێ وەک دەزانین ساڵانێکی کەمە هاوڵاتیانی باشوور بە تایبەت ڕویان کردوتە ئەم خواردنی ئەم کلتوری خواردنی ئەم جۆرە خواردنانە. تایبەتمەندێکی لە چیا و هاوڵاتیان تا چەند حەزی پێ؟ خواسی زۆر زۆری لەسەرە چکە تاماکەیشی هەردا و دەرمانەکەی زۆر زۆر تایبەتە بۆیە هەمووی خواسی زۆر زۆری لەسەر ئەم خواردنەیە. دەستەکان خۆش بێ زۆر سپاس. لێرەش چی کوفتەمان هەیە بەسێکی ئیتایبەتمەندی ئەم جۆرە خواردنە بۆ بکەی کە لە هەندێک شوێنە وەکو زەڵاتەیەک دەبینیم پێشکەشەکەن. ڕاستە خێر هاتنە ئەم باکووری کوردستان هاتنە و خارنی و باکووریە ئەو چی کەوتە و میدیە گوچکە ماسی چی کەوتە هەر باژارێ ئەلی ئورفای دروستەکەن برژمە هەست کرد کوردستانی بینن دەمرێت بخە لەوشی جان بێ سایەک بدەم تەسکن. بەڵێ ئێستا ئەو خاتونە دەیە من تێستێکی چی کوفتەکەیان بکەم کە بەم شێوەیە و زیاتر لەگەڵ کاهوو ئاخرێت.
دەستەکانە خۆش بە زۆر سپاس دەکەم هەر بژین و سەرکەوتوو بن زۆر سپاس بێگومان بە تایبەتمەندی جیاواز فیستیڤالەکە دەتوانین بڵێین کە نەک تەنها شاری سلێمانی و براندەکانی کە لە سلێمانیان بەڵکو تایبەتمەندی هەموو پارچەکانی کوردستان وەکو مۆرکێک بە فیستیڤالەکەەوە دیارە. پێم خۆشە لەگەڵ مابن تاواکو بزانین ئەو شوێنانەی دیکە چیە کە لێرە نمایش کراون و خەڵک هاتۆ قسەمان بۆکە؟ بەڵێ بە درێژایی شوێنەکە لێرە ئامادەکاریەکان بەردەوامە بۆ ئەوەی کە هاوڵاتیان چەندین چالاکی جیاواز ببینن پاشکەمێکی تر ئەو ستێجێکی ئامادەکراوە بۆ هاوڕێیانی میوزیسیان هەروەها گۆرانی بێژ و هونەرمەند ڤالان کەمال کۆمەڵێک چالاکی ئامادەکراوە کە تێیدا من کەمێک پێش ڕاستەوخۆکەمان قسەم لەگەڵ بەڕێز ڤالان کەمالا کرد کەوتی چەندین گۆرانی جیاواز ئامادەکراوە. هیوادارم ئەمە بەشێ بن لەو زانیارانەی کە بۆ ئێوەمان گواستنەوە لە فیستیڤاڵی دەروازەی شاری سلێمانی.